ئەو شوێنەی کێساکە ئەمە لێوەساوین بەردەم منارەی مزگەوتی گەورەی خوڕماڵە. وەک دەزانین منارەی مزگەوتی گەورەی خوڕماڵ دەکەوێتە سنتەری ناحیەی خوڕماڵ. ئەم منارەیە ئەکەوێتە بەشی باکوور و خۆرهەڵاتی ناحیەی خوڕماڵ لە ناحیەی خوڕماڵ یان ئەکەوێتە ئەو ناوچەی خوڕماڵی قەدیمەوە خوڕماڵی کۆنەوە یان ئەو بەشەی شارە کۆنەکەی خوڕماڵ. وەک دەزانین منارەی مزگەوتی گەورەی خوڕماڵ یەکێکە لە شاکارە شوێنەوارە گرنگەکانی ناحیەی خوڕماڵ و هەروەها تا ڕادەیەکی زۆر بەهۆی مێژووی و کۆنی جوانەکەی وەکو شاکار و وەکو سمبلی ناحیەی خوڕماڵ دەناسرێت. ئەگەر ئێمە باس لە مێژووی منارەکە بکەین باشترە پێشتر باس لە مێژووی هەر منارە خودی منارە بکەین. جارێک وشەی منارە لە نارەوەتەواتە ئاگر ئەمەش ڕەتی بە مێژووی منارەوە هەیە. منارە پێشەوەی بێتە بیناسازیەکی دینی لە مزگەوتەکان وەکو ڕەمزی مزگەوت و وەکو شوێنی بانگدان بەکاربێت. منارە لە ئاتەشگەی زەردەشتەکانە وەکو جۆرێک لە بورج نەک لە شێوەی مناری گۆیی وەکو ئێستا تا ڕادەیە وەکو بینایەکی بەرز بەکار هات ئاگریان لەسرە کردەوە واتە شوێنی ئاگر بوو. هەر ئەو نارەش لەوێەوە زیاتر کە گۆزراوەتەوە ناو زمانی عەرەبی و یاخود بیناسازی دینی ئیسلامی وشەی ناوی منارەش لەوە سەرچاوی کردووە. بۆ مێژووی منارە پێشتریش لە قەراخ دەریاکان یاخود لەسەر ئەو کەناری ڕێڕەوی کەشتیگەلەکانە بۆ شوێنی ئیشارەدانی و ڕێڕەوی کەشتیگەلەکان بوون. یاتە ئەو وەتە مێژووی منارە هەر ڕەتی نییە بە ئاینی پیرۆزی ئیسلامەتە پێش ئاینی پیرۆزی ئیسلامیش منارە شوێنی جۆرێک لە جۆرەکان بیناسازیەک بۆ ناساندنەوە یاخود بۆ دەستنیشانکردنی ئەو شوێن. هۆکاری سەرەکی دروستکردنی منارەی ئەم منارەی مزگەوتی گەورەی خوڕماڵ کاریگەری ڕاستەخۆی بە خودی مزگەوتەکەەوە هەبووە لەبەرەوەی مزگەوتی گەورەی خوڕماڵ لە کۆندا یەکێک بووە لە هەر مزگەوتە کۆنەکان و یاخود شوێنی مزگەوتەکەش لە پێش هاتنی ینی ئیسلامی شوێکێک بووە لە شوێنە گرنگەکانی شار و هەروە دوایەوەی کە ئەبێتە مزگەوتێک و ئەبێتە شوێنی عیبادەتی مسلمانان لە سەردەمانی دواتردا لەبەر پێگەی گرنگی مزگەوتەکە کە هەم شوێنی نوێشکردن و هەمی شوێنی فەقییان و شوێنی دەرس خوێندن بووە ئەم منارەیان دروست کرد وەکو ناساندنەوە وەکو جۆرێک لە جۆرەکان بۆ سمبلی مزگەوتەکە وەکو ڕێزێک بۆ ئەو مێژوە دێرینەی مزگەوتەکە هەیبووە و هەروە ئەو زانا و ئەو مامۆستایانی لە مزگەوتە دەرزانوتەوە یاخود ئەو فەقییانی لە مزگەوتە خوێندویانە ئەم منارە وەکو خەڵاتێک وەکو دیارەک وەکو سمبلێک بۆ مزگەوتی گەورەی خوڕماڵ دروستکراوە. پێم خۆش لێرەیە ئەمە بە دەرفەت بزانم هەنێک بۆچوون هەیەکەوە گوایە منارەی مزگەوتی گەورەی خوڕماڵ ئەگەڕێتەوە بۆ سەردەمی عەبدوڵای کوڕی عومەر بە پێچەوانەوە ئێمە کۆنترین منارەیەکی ئیسلامی یاخود یەکەمی مناری ئیسلامی هەمان بێت لە ساڵی 44 بۆ 45 هیجری دروستکرابێ واتە منتیقی نیە لە ساڵانی 16 و 17 هیجری کاتێک فتوحاتی ئیسلامی دێتە ناوچەکە ئەم منارەیە دروستکرابێت. بەڵام ئەمە ئەو مێژووە یاخود ئەو ڕایە لە مێژووی مزگەوتەکەەوە سەرچاوی گرتووە. مێژووی مزگەوتی گەورەی خوڕماڵ کۆنترە لە مێژووی خودی منارەکەی بەڵام مێژووی منارەی مزگەوتی گەورەی خوڕماڵ نوێترە هەندێک بۆچوون هەیە لەسەر مێژووی ئەم منارە یاخود ئەو سەردەمی دروستکردنی منارەی مزگەوتی گەورەی خوڕماڵ ئەگەر لە کۆنترین مێژووە ئاماژەی پێ بکەین هەندێک لە ڕاکان پێیان وایە لە سەردەمی دەوڵەتی سەلجوقی کەوا لە ئێرانەوە سەرچاوەگرێت و بەناوچەکانی ئەنادۆڵ و کوردستانی باشوور و بەشێکی زۆری سەرزەوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دەسەڵات پێداکات لە سەردەمی سوڵتان مەلەکشا کەوا گرنگی زۆر بە ئاوادانکردنەوەی مزگەوتەکان و حتا یەکێک لەو زانیاران هەیە کەوا بەس لە شاری ئەسفەهان کە مرکزی دەوڵەتەکەی ئەبێت حەڤە منارە دروستەکە وەروە هاوشێوێکی کەمی ئەم منارە لەگەڵ منارەکانی ئەسفەهان یان منارە قەدیمیەکانی ئەسفەهان لە ڕووی پێگاتەی ئەندازەیی و بنیادنان و نەخش و زەخرەفەکانیەوە هەنێک بۆچوون هەیەکەوە احتیمالە یاخود ئەگەری ئەوە هەیە منارەی گەورەی خوڕماڵ لە سەردەمی سەلجوقیەکانە دروستکرابێت و ئەوەشمان نابێت لە یادپشێ خوڕماڵی ئێستا یاخود ئەو شوێنە جوگرافیایی کە ئێستاکە بە خوڕماڵە ناسرە یاخود لە کۆنا گوڵە عنبەر یا هەر ناوێکی تری هەبوو بێ لە سەردەمی دەسەڵاتی سەلجوقیا بەشێک بووە لە دەوڵەتی سەلجوقی کە وەک دەزان لە دەوڵەتی سەلجوقیش لە ساڵانی 1969 بۆ 1994 زاینی واتە لەو فترە لە سەدەی 11 بۆ 12 زاینی لە دەسەڵاتا بوون هەنێک پێیان وایە مێژووی منارەی مزگەوتی گەورەی خوڕماڵ بۆ سەردەمی سەلجوقی و بە تایبەتی سوڵتان مەلەکشای سەلجوقی ئەگەڕێتەوە. لە
لە دەستە چەپی منارەکەیە حوجرەیەک هەیەکەوە ئەم حوجرەیە بۆ گۆڕی بەشێک لەو زانا و بەگزاد و میرانە بووەکەوە لە چەند ساڵانی ڕابردوو یاخود لە زمانی 250 ساڵ بەر لە ئێستاکەوە لە خورماڵا ژیاون و بۆ گۆڕی ئەوان کراوە دەبین ئێستا لە ناو ئەم حوجرەیە 6 گۆڕ هەیەکەوە گۆڕی ئەو بەگزادە و مامۆستایانەیە لە ناویشانە چەند ناوێک هەیەکەوە لە سێ نووسراوێکیان موسابەک نووسراوەیەکی لەوانەیش تریش شێخ محەممەد بەگێک هەیەکەوە ئەمانە گۆڕەکانیان لەبەر پیرۆزی لەبەر خۆشەویستی ئەو کەسانەکەەوە خزمەتیان بە ناوچەکە و بە مزگەوتەکان کردووە وەروها لەبەر پیرۆزی شوێنەکەش وەروە لەبەر پیرۆزی کەسەکان لە نزیک مزگەوتەکە و لە تەنیشت مزگەوتەکە و لای چەپی بڵێن منارەکە نێژراونکەوە هەروەها لێکێکی تریش لەوە زۆر گرنگ ئاماژەی پێ بدەین کێلەکانی ئەم گۆڕانەیە کە بە شێوەیەکی زۆر جوان نەخشێنراون کۆمەڵێک نەخش و زەخرەفەی زۆر جوانی گوڵی ئەرابێسک و وەروە گوڵی بەیبوون و وەروە کۆمەڵێک لە نووسینی خەتی نەستەعلیقی فارسی کەوا زاڵە لەسەر نووسینەکەیە کە ئەمەش گومانێکرێت کە ئەم کێلانە لە شاری سنە دروستکرابن چونکە لە مۆزەخانەکانی ئەوێش وەروە لە شاری سنەش لەم جۆرە کێلانە و لەم جۆرە نووسینە زۆر زاڵەکە ئەمەش ڕەبتی ئێرە و ئەوێمان بۆ زیاتر دەستنیشانەکە دەبینین کێلەکان بە شێوازێکی زۆر جوان نەخشێنراوە نووسینیان لەسەر و وەروەها خەتی نەستەعلیقی فارسی لەسەر کێلەکانە بینرێت کە بۆ گۆڕی ئەو کەسایەتیە دینی و مامۆستا دینیانی کەوا یان ئەو میر و بەگزادانی کەوا لە ناوچەی خورماڵ یان لە مزگەوتی گەوری خورماڵ تاعات و عیبادەتیان کردووە. لە ڕووی ئەندازەوە یاخود لە ڕووی پێکهاتەوە منارەی مزگەوتی گەوری خورماڵ ئەگەر سێری بکەین ئەم منارە وتمان ڕاست دەکەوێتە سەر دەواازەی چونەناوەی مزگەوتی گەوری خورماڵ پێک هاتەی منارەکە پێک دێت لە بنکەیەک یاخود سەکۆیەکی هەشتلا کە تا ڕادەیەک لە بنکەی منارەکە دەرچووە کە ئەبینین ئەمەی بنەوەی منارەکەیەکەوە ئەم لە خشتێکی دروست سۆرۆکرا و لەگەڵ مادەی چەسپانەکەی گەچە لەگەڵ قسڵ بنکەی منارەکەی پێک هێناوە و ئەمە 1 مەتر بەرزە ئەم بەشەی بنکەی منارەکە لەسەر ئەم بنکە پتەوە ڕاستەخۆ منارەکە دەست پێکە یاخود قەدی منارەکە دەست پێکات تاوەکو مقڕنەساتی یەکەم یاخود ئەو قاپە یاخود ئەو بەشەی بیناسازی کەوا لە منارەکەیان دەبینی منارەکە بەگشتی پێک دێت لە منارەیەکی هەشتلا هەر لە لایەکانی تری تا ڕادەیەک بە چەند سانتیمێک فەرقی هەیە بەگشتی لە 87 سانتیمەترە هەر لایەکی واتە 8 لای 87 سانتیمەتری منارەکە پێک دێنن قەدی منارەکە بۆ سەرەوە تا مقڕنەساتی یەکەم و هەروەها لە بەشی یەکەمی منارەکە دەواازەیەکی هەیە لە ڕووی خۆرهەڵاتیەوە دەواازەیەک دەچیتە ناوی منارەکە لە ناوی منارەکە بە قادرمەی حەلەزۆنی بە بەرزی زیاتر لە 8 مەتر دەچیتە مەقڕنەساتی یەکەم یاخود دەواازەی دووهەم کە دیسانەوە ڕووی لە باکوورە کە لە ناو منارەکەیە هەیە و بەگشتی منارەکە لە بنکەکەەوە بۆ بەرزی لووتکەی منارەکە یاخود تەواوی پێگاتەی قەدی منارەکە 11 مەتر بەرزە واتە لە منارەکە بەرزی کاملی جەستەی منارەکە لە 11 مەتر پێک دێن بەڵام لە دەواازەی یەکەمەوە بۆ دەواازەی دووەم 8 مەترە واتە قادر مەحەلەزۆنیەکان بە بەرزی 8 مەتر لە نێوان منارەکە دەڕۆنە سەرەوە تا دەگەنە دەواازەی دووهەم و وەروەها لە بەشی کۆتایی بە بەشی قادرمەکان دێ لە بەشی سەرەوەی ئەم پێکهاتە بیناسازیە دەتوانین بڵێن بیناسازیەکی کوردیانەی پێوە دیارە سیر دەکەی ینی نەخش و زەخرەفەکانی زۆر لە شوێنەوارێکی کوردی ئەچێت ئەم منارەیە کاملەن شوێنەوار یان ئەگەر شوێنەواران سیر دەکا ئەوەی بۆ دەرەکەوێت کە منارەیە کە تەسیری هیچ هونەرێکی غەربی یاخود شەرقی لەسەر نیە منارەیەکی کاملەن کوردیە.